قسەوباس و گفتوگۆ کەم لەسەر بۆ بڵێن یەکێک لە موزیسیانە دیارەکان کە چۆتە باکووری کوردستان بێگومان وەک ئەزانین کە کوردستانی گەورە خاوەنی هونەرێکی زۆر جوان و خاوەنی چەندین بەستە و حەیران و لاوک و چەندین گۆرانی کلاسیک و زۆر تایبەتە و بێگومانم بابەتانەش پێویستیان بەوەیە کە جارێکتر بنووسرێنەوە و لە فەوتان بپارێزرێن و بەشێک لەم بابەتانەش ببنە ئەرشیفێکی جوان بۆ سەدەیەکی تر بۆ کورد کە بتوانرێ پارێزگاری لێ بکرێ. زۆر بەڕێز کاکرێژان حەسەن کە بەڕێزیان هەم نووسەرن و هەم موزیسیانن چوونەتە شاریوان لە باکووری کوردستان و توانیویانە کە چەندین بابەتی گرنگ لەسەر بگومان لاوک جارێکی تر بنووسنەوە. گفتوگۆ قسەوباسەکەم لەسەر تەواوی گەشتەکەی کاکرێژان کە ئێستا بەڕێزیان لەلام میوان. کاکرێژان سڵاو لێبێ، ئەوانەت باش بێ. گەشتەکە چۆن بوو بۆوان جارێکە بە ئەوەی هەمزانم؟ من بەڕاستی ماوەیەکی زۆرە یعنی کار لەسەر کەلتوری با کوردانی باکوور بە شێوەیەکی گشتی و موزیک بە تایبەتی متابعەکەم بەردەوام. ئەم بە دوواداچوونانەش بێگومان نەتیجەیە بێ وردە وردە ئەچێتە ناو کۆمەڵگاکانەوە، ئاشنای دەنگبێژەکانە بێ، ئاشنای کەسایەتی ڕۆشنبیرەکانیانە بێ بۆ تەنانەت خەڵکانێک کە لە ناو کۆمەڵگایاژین. بێگومان لایەنی دەنگبێژی یاخۆت فۆرمەت جیاوازەکانی موزیکی کوردی لە باکووری کوردستان گرنگیەکی ئێجگار زۆری هەیە. من ئەو گرنگی و بەهاکەی وای لێ کردوکە بەڕاستی جگە لە وان من چەند لێ کۆڵینەوەیکی مەیدانی تریشم کردووە لە بەشەکانی یاخود لە شارەکانی تر لە وەکو ماڵی دەنگبێژان لە دیاربەکر و باشە دەنگبێژی خۆی چییە کاکبێژان؟ دەنگبێژی ڕاستەکەی بریتە لە جێڕانەوە یاخود جێڕانەوەی و ڕووداوێکی مێژوویە کاتێککە دەنگبێژێک خۆی لە ناو ڕووداوەکەیە ئەم ڕووداوە ئەگەڕێتەوە چوارچەوەی فۆرمێکی موزیکە بە شێوەیەکی گشتی ئەو فۆرمە موزیکێش بریتە لە لاوەک. واتە دەنگبێژێکە خۆی لە ناو ڕووداوێکە ڕووداوێکی مێژووی ڕۆیایە داستانێک بێت داستانێکە ئەمە ئەکاتە شێوەی لاوەک. ئەنجا گرنگەکەی لەوەیە کە لاوکەکان بە شێوەی زارەکینەوە دوایینەوە ئەگواسرێتەوە. زۆر گرنگ ئێمە لەوە تێبگەین کە بەشێکی گرنگی مێژووی ئێمە لە ناو لاوک و گۆرانی بە شێوەیەکی گشتی و حەیران و بیت و با و هۆرە و سیاچەمان و هەموو فەرمە جیاوازانی موزیکی کوردیە بوونی هەیە. باشە من دایم پرسیاری ئەوەکەم چۆن ئەو هەموو شەیە لەبەرەکەن و بۆ خێراییە ئەیڵێن ئەو خۆی گرنگەکەی خۆی لەوە مناڵان کاتێک لەوێت دیوانخانە هەیە یعنی زۆربەی شارەکانی باکووری کوردستان دیوانخانەی دەنگبێژان یاخود ماڵی دەنگبێژان هەیە. دەنگبێژەکان ماگانە لەوێ کۆبنەوە بوون زیاتر لە 20 دەنگبێژ لە دیوانخانەیەکە دانیشن زۆربەی کات ئەبینی مناڵەکانیشان لەگەڵایە و لە ناو ماڵەکانی خۆیانە دەنگبێژ زۆربەی زۆریان دەنگبێژیە زانن کەواتە ئەمە کە بەردەوام ئێڵێنەوە لە بەرخۆیانە و لە بۆنە و با بڵێن بۆنە تایبەتەکانی خۆیانە مناڵەکانی گوێویستیە بن و ئەمە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکەواتە نەوە دوایینەوە ئەگوازرێتەوە. شتێک زۆر گرنگە لاوکمان هەیە تەمەنی نزیکی 200 ساڵە تەمەنی نزیکی 300 ساڵە وشەکانی بە هەمان شێوەیە وشەکانی بە هەمان شێوە جاوە لە دوایە بەوردی باسیەواکەین کە لایانی زمانە لایانی مێژووە لایانی کۆمەڵایەتێکی ئەمانە بە شێوەیەکی با بڵێن ئۆتۆماتیکیە گوازرێتەوە بۆ مناڵەکان و ئەنجای گوازنەوە بۆنەوەکان. باشە بابیرم نەچێتەوە کەوایە زمان و هەروەها لانی کۆمەڵایەتی و هەروەها زۆر بابەتی تر با بڵێن ڕەهەندی جیاوازن مێژووە جوگرافیای ناوچەکەی ئەمانە چۆن کار لە هەم لاوک و هەم حەیرانەکەن. دروستە. دەنگبێژی هەڵگری کۆمەڵە ڕەهەندە دەنگبێژی تەنها لاوک نییە تەنها وتنی فۆرمێکی موزیک نییە بەڵکو تێکستەکان یاخود ئەو وشانی کە لە ناو دەنگبێژی یاخود ئەو چیرۆکانی کە لە ناو لاوکەکانە هەیە هەڵگری کۆمەڵە ڕەهەندی زۆر گرنگە. یەکێک لەوانە بریتێ لە زمان کردەیەکی مرۆیی و کەلتوری و کۆمەڵایەتیە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە سیستەمی کۆمەڵایەتی. هەموو جارێک هاوڕەکانم لە باکوور یاخود کوردانی باکوور ئەڵێن زمانی کوردی هەبوونا مێ کوردانە بەڕاستی وایە ئەوەی کە ئەبێتە شوناز بۆ ناسنامەی کۆمەڵایەتی یاخود ناسنامەی کەلتوری بریتە لە زمان و لە ناو لاوکەکان یاخود لە ناو حەیرانەکان یاخود لە ناو فۆرمە جیاوازەکانی تری موزیکی کوردیە بەدەیان و سەدان وشە ئەدۆزیتەوە وشەی کوردی
کە وشەی زۆر بەهێزن هەمووشانە و ئەتوانرێ ئێستا بەکار بێندرێت کە لە بەکارهێنان وەستاوە و ئەم ئەرچیەکی گرنگە لەسەر شانی ئەو کەسانی کە لە بواری زمانی کوردی یاخود لە بواری وشەسازیە کارەکەن و ئەمانە کەرەستەی زۆر گرنگن بۆی کە لە لێکۆڵینەوەی زمانەوانیا بتوانن سوودی لێ ببینن. باشە پرسیارێکی ترم هەیە ئەویش ئەوانەی کە لە بەتایبەت شاریوان و ئەوانەی کە دەنگبێژن بە تەمەنترینیان چەند ساڵە بۆ چەند ساڵە بۆ نمونە بڵین لەسەر ئەم هوەرەیە و تاوەکو ئێستا توانیوێتی چەندین خەڵکی تر فێر بکە بگومانەمانە خۆیان قوتابخانەیەکن بۆ ئەوەی کە وەک توانمەژێت پێکرد ئەم گۆرانی فۆلکلۆری کوردی و هەم با بڵین ئەو کەڵچەرە جوانە کوردیەش لەلای ئەوان تاوەکو ئێستا بەهایەکی گرنگی هەبێ و بتوانرێ بمێنێتەوە. بە شێوەیەکی گشتی دەنگبێژی تەمەنی بۆ نییە. یەکێک لە تایبەتمەندی جوانەکانی ئەوەیە کە تەمەنی بۆ نییە لە بەروی لەناو کۆمەلگایە لە مناڵێکی بچووکەوە لە تەمەن لەو کاتەوەی کە ئەتوانی وشە بە باشی بڵێ وردە وردە فێری دەنگبێژیە بێ هەتاکو تەمەنی 90 ساڵ یعنی ئەمە شتێکە لە ناو ڕۆح و لە ناو فکر و لە ناو ژیانی کۆمەلگای کوردیە لە باکووری کوردستان بۆیە هەستەکەم شتەکە پەیوەندی بە تەمەنەوە نییە بەڵام خاڵێک ترمان لەبیر نەچێت زۆر گرنگە لایەنی مێژوویە لە ناو لاوکەکانە ئێمە وەک پێشتر وتم لاوکمانێت تەمەنی 200 ساڵە تەمەنی 450 ساڵە 400 ساڵە ئەمانە بە شێوی زارێکینەوە دوای نەوە گواستراوەتەوە بەداخەوە لە کۆمەلگای کوردیە لە ڕابردووە خوێنەواری زۆر کەم بووە خوێنەواری نەبووە ئەوەی هەبووە ئەو ڕووداوانی کە ڕویا لە ناو لاوکەکانە تۆ توانی بیدۆزیتەوە من زۆر جارە قسەم کردووەکە ئەگەر مێژووی کورد جارێکتر بنووسرێتەوە یەکێک لەو سەرچاوە گرنگانی کە ئێمە توانین سوودی لێ ببینین بریتە لە ئەو فۆرمە جیاوازانی موزیک کە لاوکەکانە حەیرانەکانە من نمونەیەکی زۆر جوانتان بۆ باسەکەم داستانی قەڵای دمدم هەیە زۆر بەمان بیستومانە پانتایەکی زۆر گەورەی لە فۆلکلۆری کوردیا داگیر کردووە ئەم داستانە 400 ساڵ نزیکی 400 ساڵ بەر لە ئێستا ڕوویاوە لەناو بەیتەکانمانە هەیە لەناو لاوکەکانمانە هەیە کە بریتێ لە ڕووداوی بەرگریکردنیی بەهێزی کورد لە قۆناغی مێژوویەکانە کە بەرامبەر بەهێزترین دەسەڵاتی ئەو سەردەمە کە بریتێ بۆ لە شەعباسی سەفەوی بە سەرپەرشتی ئەمیرخانی لەوزێڕین کە یەکێک بووە لە بەهێزترین بەرگریەکانی کورد بۆ بەدیێنانی ئازادی بۆ بەدیێنانی مافینەتەوەی کورد کە بەداخەوە وەکو بەشێکی تری ڕووداوەکانی ئێمە کە لە مێژووە ڕێە بۆی خیانەتی ناوخۆیەوە جارێکتر ئەمە شکستی هێناوە بۆ من هەموو جارێگەڵم داستانی قەڵای دمدم بەشێکی گرنگی لاوک و حەیران بە تایبەت بەیت و باوەکانی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان پێگەێنێت چونکە ئەم ڕووداوە لە ناوچەی ئورمیە ڕوویاوە قەڵای دمدمیش خۆی هەر لەو ناوچەیە بۆیە زۆر گرنگە ئێمە لە ڕووی مێژوویەوە لێکۆڵینەوە بکەین چونکە لاوکەکانمان ئەرشیفن بۆ ئێمە یعنی ئەرشیفێکی زۆر دەوڵەمەندن بۆ ئێمە باشە کاکرێژان کۆکردنەوە و تۆمارکردنی ئەم بابەتانە لە باکوور با بڵین کەس پێی هەڵنەساوە یاخود تۆوەکو موزیسیانێک بە ئەرکی خۆت زانی کە ئەم بابەتانە جارێکی تر تۆمار بکەیتەوە بە ئەرشیفی بکەیتەوە و لە باشوور بیناسێنیتەوە خەڵکی ترکردوێتی ئەوە نیە بڵێ من تەنها کەسێک بم بەڵام ئەوی منش هەوڵێکە وەکو هەوڵەکانی ئەو کەسانی تر وم بەڕاستی من حەزم لە کارەکەیە و زۆر چێژی لێبینم و لە گرنگی کارەکە تێگەم و مەبەستیشمە کە ئەم پەیامە بگەێنم کە ئامانجی تۆ چیە لەم کارە بێگومان ئامانجی من ئەوە کە باسم کرد لە ڕووی زمانە لە ڕووی فۆرمی موزیکی ئەمانە بتوانین بپارێزین و ئارشیفیان بکەین و سێ قۆناغەیە لە کاری کەلتوریە ئێمە زۆر جار لەسەرەوە کارەکەین قۆناغەکەم بریتێ لە کۆکردنەوەی هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە کەلتورەوە هەیە لە ناو کەلتوریشان موزیک چونکە موزیک بەشێکە لە کەلتوری هەر نەتەوەیە کۆی بکەینەوە و خاڵی دوم بریتێ لە ئەرشیفکردن و پاراستنی و خاڵی سێم بریتێ لە پەرەپێدان ئێمە چۆن جارێکی تر بتوانین ئەم کەرەستا خامانەی کە لە بەردەستمانەیە بینەوە بە کۆمەلگا ئێمە کۆمەلگاکەی خۆمان لەوە تێبگەێنین کە ئەمە بەهاکەی چییە گرنگیەکەی چیەوە چۆن نتوانین پەرەی پێبین و ئەو خاڵی پەرەپێدان ئەبێ کەسانی ئەکادیمی ناوەندە ئەکادیمیەکان وەکو زانکۆ و پەیمانگا و ئەوانە بەم کارهاستن توێژینەوەی لەسەر بکەنن ئێمە بەدەیان لاوەکو حەیرانمان هەیە بەدەیان بابەتمانەیە کە ئەتواندرێت چەندین نامی ماستەر و دکتۆرای لەسەر بەرهەم بێنرێت باشە کەوایە لاوکبێژان و حەیرانبێژان خۆیان لەسەرم پرۆژەی تۆ چیانوت ئەوان زۆر بەلایەنەوە گرنگە زۆر بۆیان گرنگە بە تایبەت کاتێک کە ئەمە هێتەوە باشووری کوردستان چونکە لە باشووری کوردستان دەنگبێژی نییە شتێک نییە ناوی دەنگبێژی بێ و ئەمە
زۆر گرنگە ئێمە و پامە لە باکوور و بگوازینەوە بۆ باشوور شتێک زۆر گرنگە من هەمیشە باسم کردووە سەر باسیەکەمەوە بەداخەوە لەبەرەوەی ئێمە کراینێتە چوار بەش و داگیرانی کوردستان هەمیشە هەوڵی ئەوان داوە ئێمە لە ڕووی فەرەنجی و کەلتوری و لەکتری دا ببڕین و بەڕاستی نەشیان توانیەوە کارە بکەن چونکە ئێمە خاوەنی زمانین خاوەنی کەلتورین ینی هەر میلەتێک کە خاوەنی کەلتور بێت لەناو ناچێت بۆیە زۆر گرنگە ئەو پامەی کە ئەوان هەیەە لە ڕێگەی خۆم و بیگەنمە باشووری کوردستان. باشە تۆمارکردنی ئەم بابەتانە چۆن بوو با بڵێن ئەچنەوە مەجلیسەکانەوە یاخود داوات لێکردن کە لاوەک ببێژن و و تۆش تۆماریکی ئەزانی کاری مەدانی کارێکی ئاسان نییە زۆرش زۆر قورسە تۆ پێویست بە پەیوەندیەکی فراوان هەیە بارودۆخی باکووری کوردستانیش لە ڕووی سیاسیەوە زۆر لەبار نییە بۆ کارانە هەرچەنەوەن جێژ نایانێ بۆ بەڕاستی بۆ ئێمەش ئاسان نییە چونکە ئەوەی کە ئێستا دەوڵەتان یاخود داگیرکەران لێترسن هێزی شەڕکردن نییە هێزی کەلتوریە ئەنی هێزی کەلتوریە کە ئێمە هێشتۆتەوە و ئەوانش لەوە ئاترسن ئەمەش بەشێکی زۆر گرنگە لە ناسنامەی کەلتوری ئێمە بۆیە ئەوەی کە لەوێ هەیە ئەمە کێسایی بینن لەسەر شاشەکە ئەمە دیوانخانەی دەنگبێژانە لەوان مانگانە دەنگبێژەکان لە شار و شارژەکانی تری باکووری کوردستانەوە نزیکی 20 دەنگبێژ هێن لێرە کۆبنەوە دانیشن هەر یەکە و لەسەر ڕووداوێکی مێژووی لەسەر بابەتێک دەنگبێژی خۆی توانی وەکو چیرۆکێکیش گویان لێ بگریت بە سات و کاتێکی بەخمان پێش بەخشیشەوە وەک باسمان کە زمانە بەشێکی تری بریتە لە مێژوو بەشێکی تری بریتە لە کۆمەڵناسی و مرۆڤناسی ئەزانی هەڵگیری پانی زۆر گەورن ئێمە ئەگەر گورت بینەوە لە لاوکەکان یاخود لە گۆرانیەکان ئەتوانی زۆر شتی گرنگی تا بدۆزیتەوە ئەتوانین لە درێژە قسەکانمانە باسی باشە چی تا دۆزیەوە یەکشتان بۆ باسکەم لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی کۆمەڵایەتی گۆرانی فۆلکلۆری کوردی یەکێک لە گرنگترین تایبەتمەندیەکانی بریتیە لەوەی کە توانای مانەوەی هەیە ئەمێنێتەوە لە بەرەوەی ڕەزامەندی گشتی کۆمەلگای لەسرە باشە کە ڕەزامەندی گشتی کۆمەلگای لەسەر بوو کەواتە ئاسانیش ئەگوازرێتەوە بە شێوەیەکی زارێکی نەوەیەک دوایەوەیەکتر لە بەروی ئاسان لە بەرەکرێت ئەجا لێکۆڵەران گەشتونەتە قسەی نێو خەڵکیشە دوجار لێکۆڵەران گەشتونەتە ئەو باوەڕێی کە ئەگەر بتەوێ لێکۆڵینەوە بکەیت لەسەر ڕەهەندەکانی کۆمەڵناسی لە ناو کۆمەڵگەیەکە یەکێک لەو دەرگانی کە تۆ ئەتوانی لێکۆڵینەوەی لێوە دەستپێکی بریتە لە گۆرانی فۆلکلۆری کوردی چونکە گۆرانی فۆلکلۆری هەڵگری تایبەتمەندی کەلتوریەکانە لە زمان لە بیر و باوەڕی ئاینی لە دابوونەری تەنانەت ئێمە کەلتور دوو باشە کەلتوری مادیمان هەیە نامادیمان هەیە مادیەکان کە بریتە لە جلوبەرگ و خواردن و ینی هەموو ئەو کەرەسە و کەلوپەلانی کە ئێمە لە ژیان و ڕۆژانە بەکاری ئێنین بەشێکی گرنگن لە ناسنامەی کەلتوریمان و لە ناو گۆرانی فۆلکلۆریەکانە ئێمە ئەتوانین هەرێک لەو بابەتانە بدۆزینەوە من گۆرانێکی فۆلکلۆری هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر بەناوبانگەوە دکتۆر موحسین لە کتێبێکی بە ناوی ئەنترۆپۆلۆژیای گشتی باس لەوەکە ئەڵێ ئەو بیتە ئەڵێ هەروە دەڕوا بەناو دێدا کەوشی سابلاغی لە پێدا سوولی زەردە و نەحسی تێدا دایکت شوێر بێت توی بەکێدا هاتوشیکردنەوەی بۆ ئەم چواردێڕە کردووە دیێڕیەکەم ئەڵێ هەروە دەڕوا بەناو دێدا ئەمە چ خانمێکیەوەنە ئازادە ئەنیەوەنە ئازایە کە بەبێ هیچ بربەستێک لەو سەردەمەیە کە سیستەمی کۆمەڵایەتی وا بووە خانمان ناتوانێت بە ئازادی بچە ناو کۆمەڵگاوە ئەڵێ ئەو خانمە چیەکەوەنە ئازاد بۆ چۆتە دەرەوە و هیچ کێشەیەکیشی نەبووە ئەمە خۆی خاڵێکی گرنگە دیێڕی دۆمەڵێ کەوشی سابلاغی لە پێدا ئەزانی گۆرانی فۆلکلۆری ئێمە لە قۆناغەکان لە بەرەوەی مەسەلەی ڕاگەاندن نەبووە ینی ڕۆژنامە و تەلەڤیزیۆن و ڕادیۆ و یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ڕێکلامکردن بریتی بووە لە گۆرانی فۆلکلۆری ئێمە کە ئەڵێ کەوشی سابلاغی بۆتە هۆکارێک بۆ مەشهوربوون و بۆ دەنگدانەوەی کەوشی سابلاغی لە پێدا دیارە لەو قۆناغە لە ناوچەی سابلاغ پێڵاوی ناوچەی سابلاغ باشترین پێڵاو بوو ئەنجا ئەو گۆرانیە لە زەماوەندەکان ناوتراوە لە بەرەوەی زۆرترین خەڵکی تیاکۆ بووە تاوکو ئێستاش ماوەتەوە من چەندی جار گەویستی و بەرگەم دێڕی سێم ببوورە دیێرە سێرەم ئەڵە سوولی زەردە و نەحسی تێدا هەندێک وشە هەیە کە باپیرامان خوێنەواریشان نەبوو بەڵام وشە ئینگلیزی هاتوتە ناوی لە دێڕی ئاخیرە ئاڵێ دایکت کوێر بێتەوەی بەچێدا ئێمە هەروە بیستمانە کە سیستەمی کۆمەڵایەتی ئێمە باوک سالاری بووە ینی باو قەراریاوە لە سەر دامەزراندنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆ مناڵەکانی بەڵام ئەبینی لەوێ ئاڵە دایکت کوێر بێتەوە بەچێدا کەواتە دایکانیش ڕۆڵیان هەبووە لەوەی کە کچەکانیان بن بەش و قەراری کۆتایی دایکەکانیانمانەگەر باسێک لە شارە کلاسیکەکانیش بکەین هەر دێڕێکی بۆ خۆی
دنیایەکمانە و دنیایەک جوانی هەیە کاکرەژان هاوکارانم بەشێک لە بڵین پارچێکی ئەو دەنگبێژەی باکووریان ئامادە کردووە پێکەوە بینەریە بین و دواتر بەردەوام لە گفتگۆکانمان فەرموو علیات بێتە مەدرۆن و سوبەیە لو مدرون ربا صبيان صبا زيا مدرون ربا صبا زيا خودی شورکی نباش مدینه هوا داوی کریم من گتی دست مریم خاتونش خورا لا روان دیا اره مطرانا توی رابا سره به صبح مریم خاتونه لما مارگه سردین هوا لولو فلطیه آی دلیل لولو المطرانی ولا لوگی لولو ببرانی او زمانی حتی که به زمانی مطران قیسانا بخواه لکوچ کو دیوان خانا لو هر درانی آی آی در الشر یا بابا بمطرانی دەستخۆشی بۆ هاوکارانە و دەستخۆش بۆ تۆش کاکرێژان با بزانم دەنگبێژی سنووری هەیە لە لای دەنگبێژان لە لای دەنگبێژان حەج ڕووداوێک پەیوەندی نییە بتەنها بە مێژووە ئێستا ئەوەی کە لە کۆبانی ڕوویاوان کردیانە بەلاوەک ئەوەی کە لە دێرسیم ڕوویا کردیانە بەلاوەک ئەو کوشتارەی کە لە باکووری کوردستان و شارەکان وێرانکراوە کردیانە بەلاوەک یعنی گرنگیەکەی لەوایە هەچ ڕووداوێک کە ڕوئەیە ئەوانی کەنە لاوەک و ئەمە گوازرێتەوە بۆ نەوەکانی داهاتوو بۆیە سنووری نییە هیچ کاتێک بەردەوامە پرۆسێکی بەردەوام زۆر باشە ئەم پرۆژەیە با بڵین هاتوۆتەوە باشوور لە پرۆژەتان نییە بۆ نمونە بابەتێکی گرنگی تر لە ڕۆژئاوا بابەتێک تر لە ڕۆژهەڵات بێگومان بتوانانی بابەتێکی گرنگ لە باشووریش هەڵبژێریت ئەمانە جارێکتر کۆکەیتەوە هەم کوردستانی گەورە جارێکی تر تەواوی هونەر و موزیکەکان بێگومان هەمیشە لێک نزیکە و هونەرمەندانی هەر چوار پارچەش هەموو یەکتری ئەناسن و هەموو ئاگاداری کار و چالاکی یەکترن بزەمەش پرۆژێکی تر ئەبێت بۆ هەنگاوە پێشنیارەکە زۆر بەجێ زۆر جوانە بەڵام من بە تەنیا کەسێکم ڕاستە ئەوەی کە لە تواناما بێیکەم یعنی من ڕاستەکە هەر ئەوەندەم پێکرێت چونکە ئەم کارانت پێویستی بە لە لانی مادی و استعدادی خۆت و ئەنی کاتی ئەوێ کاتی زۆر پێویستە من بە تەنیا ڕەنگە بتوانم هەر لەم شێوازە بەردەوام بم چونکە ئەو پێویستی بە پرۆسێسیشی گەورەیە پێویستی بە کۆبوونەوەی پێویستی بۆیە کە تۆ دەنگبێژان لە باکوور لە باشوور لە ڕۆژخڵات و ئەوانە کۆبکەیتەوە بتوانی بێکەوە کارێکی گرنگ بە کورتی بەس وەڵامی ئەم پرسیارەم بیتەوە ئەم پرۆژەیە چۆن هونەرمەندانی باشوور ئەتوانن سوودی لەوە ئەزانی ئەمە زۆر خاڵێکی زۆر گرنگە گۆرانی بەژانی ئێمە بەردەوام ئەگەڕێن بە دوای ئەوەیە کە چۆن بتوانن بەشێکیان ناڵم هەموو چۆن بتوانن سوود لە گۆرانیکی بیانی وەربگرن تورکی عەرەبی قەوقاسی بێگومان ئێستا گوێشمان لێتی بەداخەوە ڕاست دەقا و دەقەی هێنێ من پیانەڵم تکایە تۆزێکی گوێ لە گۆرانی کوردی بگرن تۆزێک بە دوواداچون بۆ گۆرانی موزیکی کوردی بکەن ئێمە خاوەنی گەنجینێکی ئێجگار دەوڵەمەندین ئێمە سەروەتێکی زۆر گەورەمان هەیە ئێستا گروپێکەن لە ڕۆژئاوای کوردستان کلیپێکیان کردووە لەسەر گۆرانێکی فۆلکلۆری کوردی 13 میلیۆن ڤیوی هەیە کە دڵنیام لە داهاتووەوان ئەتوانن نوێنەراتی موزیکی کوردی لە ناوەندە ئەکادمی جیهانەکانە بکەن هیواخوازم لە باشووری کوردستانیش گۆرانی بێژان موزیسیانی سیانانی ئێمە سوود لەو گەنجینە گەورەی موزیک کوردی زۆر سپاس بۆ بەڕێز ڕێژان حەسەن و سەر و موسیان خۆشحاڵ بووم کە مێوارێ لە کورسان مەگەزین بوویت دووبارە بەخێر بێت